چاودێرانی سیاسی بۆچوونی جیاوازیان هەیە لەسەر ئەو سیاسەتەی حکومەتی فیدرالی بەرامبەر بە کورد دەیکات. بەشێک پێی وایە بەغداد مەرامە سیاسیەکانی بەکەمکردنەوەی بودجەی هەرێمی کوردستان دەیخاتە ڕوو. بەشێکیش دەڵێت شکستە سیاسی و ئابوووریەکانی ڕابردووی هەرێمی کوردستان وای کردووە بەغداد ئەم هەڵوێستە بەرامبەر بە کورد بنوێنێ. بەتاکید هۆکاری شکستێنانی حکوومەتی هەرێم لە مەسلەی دارایە هۆکارێکی دیکەیە، بەڵام ئامانجی حکوومەت لە ساڵانی پێشوشدا هەر ئەو ئامانجی هەبووە کە بوێ سربەخۆیی دارایی بۆ هەرێمی کوردستان نەبێ و لەژێر ڕکێفی خۆی دابێ. بۆیە هەموو ساڵێک لە بودجەدا هەوڵی ئەوەی داوە کە لە ١٧ کەم کاتەوە و ناڕازی بووە لە ١٧. بێگومان ئەو مامەڵەکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی لە چەند ساڵی ڕابردوو لە پێگەی هێزەوە وای کردووە حکوومەتی عێراقی بە جۆرێک لە جۆرەکان بە دوای سزا بگەڕ، بەڵام ئەتوانین بڵین هۆکاری سەرەکی بابەتەکە گەڕێتەوە بۆ پاشخانێکی مێژوویتر ئەوەیە کە لە سەرەتای بنیاتانی دەوڵەتی عێراق و متمان لە نێوان ئەم پێکاتانە نییە. بۆیە هەمیشە پێکاتێکی سەردەسە ئەوێ پێکاتەکانی تر بە جۆرێک لە جۆرەکان فشار بخا یاخود بە جۆرێک لە جۆرەکان بێنتە ژێر دەسەڵاتی خۆی ئەو شەوەیە چ لە ڕێگەی بودجەوە بێ یاخود لە ڕێگەی سەربازیەوە بێ هەر ڕێگەیەک لەو ڕێگانە بێ. ئێستا بە حکوومەتی عێراقی ڕێگە سەربازیەکە ڕەنگە نەتوانێت بە حکوومەتی هەرێمی کوردستان پێگەیەکی لە ئاسی نێودەوڵەتیە کاتی خۆی نەوتێکەوە دروستکراوە، بەڵام ئەوێ بە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی ئابووری لاوازی بکاتەوە ئاستەی فیدرالی لە عێراق شکست ببێنێت. عبادی لەبەر انتخابات لە پێشوەتان ئەیەوێت لە وەسەتی لە کۆمەلگای خۆیەوە لە ناو شیعەیە وەکو خۆی بە سەرکەوتوو دابنات یعنی داعش نەماوە کۆمەڵی خاکی کوردستانی گەڕاندەوە بۆ ژێر دەسەڵاتی خۆی اینجا ئەیەوێت سزایەکی دارایی بەخال سەر کوردستان. پەرلەمانتارێکی عێراقیش دەڵێت ئەو بودجەی کە دەستنیشان کراوە بۆ هەرێمی کوردستان بەشی 6 مانگی فەرمانبەران ناکات، بۆیە دەبێت بودجەکە بگەڕێتەوە بۆ حکوومەت بۆی چاکسازی تێدا بکرێت، چونکە پەرلەمان توانای گۆڕانکاری لە ژمارەکانی ئەو بودجەیە نییە. لە ڕاستیە مۆزووی بودجەکە ئێمە ئەزانیمان پێ و ڕقەمانێکی تایەتی هیچ ناتوانێت کێشەکانی هەرێمی کوردستان جارسەر بکە و ناتوانێت بە سیستەمی ئەمنی و موچەی ئێمەش بۆ 6 مانگیش موسەمان بەداوی بکە کەواتە ناچار بووین و ئەشزانین یعنی پێمە وایە هەرێمی کوردستانیش ناتوانێت کێشەکانی خۆی چارەسەرکە و بەڕاستی شکستیێناوە ناچارێ بێت لەگەڵ بەغایە بگەینە ڕێکەوتنێک بۆیە نائەتوانرێت لە پەرلەمان نەدەستکاری ڕقەمەکانی بودجە بکرێت حتا گربشمان کردای لە محکمەی اتحادی تانی لێ بدرایە ئیلغا کرایەوە بۆیە گەڕانەوەی بۆ حکوومەت باشترین ڕێگەیە و لێرەوە هەوڵی لایەنە سیاسیەکان و هەوڵی حکوومەت دەست پێەکە کە ئەبێ فشاری خۆیان بکەنە سەر حکوومەت عێراقی و ئەوانەی کە لایەنانەی کە بە دۆستی خۆمان نەزانین لە ڕێگەی ئەوانەوە فشار بکرێت بۆی ئەو ڕێژەیە بەرز بکرێتەوە چونکە گەر بەو شێوەیە بمێنێتەوە ناتوانێت هیچ کێشەکان چارەسەرکە. حکوومەتی فیدرالی عێراق بەردەوام لە هەوڵی کەمکردنەوەی بودجەی هەرێم و لاوازکردنی دەسەڵاتە دارایەکەی داوە بۆی سربەخۆی دارایەکانی حکوومەتی هەرێم وەرگێتەوە بیخاتە ژێر ڕکێفی خۆیەوە. ئەم خواستەی ناوەند بەدی نەهات تا سەرهەڵدانی داعش و دروستبوونی ناکۆکیە سیاسیەکانی نێوان هەولێر و بەغدا. لە ئێستاشدا بودجەی هەرێم لە 17% بۆ 12% کەم کراوەتەوە. وەک پەرلەمانتاران دەڵێن ئەو بودجەی ساڵی 2018 کە بۆ هەرێم دەستنیشان کراوە بەشی 6 مانگی موچەی فەرمانبەران ناکات. بێستون سەلام، کورتسات نیوز، خانەقین.